سلااوڕێن لەم ڤیددیۆدا باسی هێدر فیل دەکەم لە C++دا. هێدر نمونەی هێدر فیل بۆ منە هاشی کلود ئایۆستریمان هەیە، ئەمەیان جۆرێکە لە هێدر فیل وەکو پێشتر باسم کردووە، بەڵام ئەمەیان ئەوڕێدی ئەگزیست هێدر فیلی پێ دەڵێن کا لە نێوان چی دەنووسرێت لە نێوان نیشانەی بچووکتر و گەورەتر، واتە ئۆڵڕێدی لەگەر کۆمپایلەر هەیە. کاتە کۆمپایلەرەکە بەکاردێنی ڕاستەخۆ لەگە کۆمپایلەرێکە ئینستۆڵ دەکەی هێدەری iOStream. هێدەری iOStream با بڵین کۆمەڵە فەنکشنی شتێدایە، کۆماندی شتێدایە، تۆ توانی پاشان بەکاری بێنی، یاخود هاشن کلود ماث هێدەری ماثیش ئەویش ئۆڕێدی ئیگزیستە لە کۆمپایلەرەکەدا هەیە، توانی بەکاری بێنی. ئەوانە حازرن، واتە بە حازری ڕاستەخۆ هەیە. بەڵام ئێمە هێدر فیل ئێستا کە باز دەکەین، باسی کەستم هێدر فیلی دەکەین، ئەو هێدر فیلانێکەوە خۆمان دەتوانین دروست بکەین، واتە تۆمڵی خۆمان وەکو لایبڕێکی بچووکی خۆمان دروست بکەین. باشە بەو شوازە ستا بۆ نمونە با بین پێشەوە بۆی جوان تێبگەین با فانکشنێک دروست بکەین. باشە فانکشنێک بن لە فانکشنەکەدا دەڵێم کانس کارێکتەر وە لە پاشان وە شوازە ناوچ لێدنە بۆ منە لە بۆ ئەو فانکشنیشیە پێشنیاری خواردنەوە دەکات، پێشنیاری خواردنم لە بۆ دەکات، پێشنیاری خواردن وە پارامترێک وەردەگرێت، پارامترەکە بە بڵێن کارێکتەرێکە first letter بەجێ یەکەم وشە یەک کادنیوسن ئەفۆن یەکەم پیت بۆی دەڵێم چی لە پاشان دەڵێم ئەگەر هاتوو ئەو نەخێرەوە نانووسم لە برەوی من پێشروتم وا باش نەبینوسی دەبێت، بەڵام وا باش نییە. لێرە ئەوە چی پێ دەگوترەوەتمان ئەوە هێدەرەکە ئێستا کسمی کۆڵەمدان ئەوە هێدەری ئەم فەنکشنەیە لە بۆ دیفینیشنەکەی گوتم لە خوارمێنی بنووسی، کەواتە هێدەرەکەی سەری فانکشنەکەی لە سەرەوەی مین بنووسی و خوارە لە خوار فانکشنەکەی بەدی فانکشنەکەی لاشی فانکشنەکەی باشە یاخۆ دیفینیشنی فانکشنەکەی لە چێ بنووسی لە خوارەوەی مین بنووسی. باشە بۆ شوازە لێرانە بۆڵم نە دەڵێم چی ئەگەر هاتوو یەکەم لێتەر یەکسان بوو بە چی یەکسان بوو بە A یاخود فێرست لێتەر یەکسان بوو بە کەپیتەڵ A چکە کارێکتەرە دەبێت لە نێوان سینگل کۆتیشن بینوسم، ئەو کات ئەوە ڕتێرنی چی بکە بۆ نمونە ئەو کات داوای بڵێ پێشنیاری ئاپڵ لەبە بکە سێڵ ئەگەر نا LSF ئەگەر هاتوو فێرست لێتەرەکە یەکسان بوو بە B یاخود ئۆر فێرست لێتەرەکە یەکسان بوو بە کەپیتەڵ B، ئەو کات چیم لەوە بکە ڕتێرنی بەنانم لەبۆ بکە دەبڵ کۆتیشن وەرو هەمەرجێکی تریش ئەو چێ بزانین توانە ڕوتێرن ئەگە فێرستەرەکە بی بوو یان بیسمۆڵی کەپیتەڵ دەنووسیم زیادە لە پاشە مەرجێکی تریش دەنووسیم باو کۆپیکەم ڕاستەوە خۆ پێشتی بکەم ئەوجار ئەگەر هاتو سی بوو سماڵیان کەپیتەڵی نووسی فەرق ناکە بۆم دەڵێم چاکلێت کێک پێشنای چاکلێت دەکەم. ئێلس ئەگەر نا بای دیفۆڵت هەشت شتێک لەوانە ڕۆتێرنی چ بکە ڕۆتێرنی بۆ منە کەباب بکە. باشە ئەو شوازە بێگومان گەمێ فانکشنەکە بەکاربێنم ناوی فانکشنەکەی دەهێنم ناوی چیە ناوی پێشنیاری خواردنە وەرپاشان ئاڕگومنتی کاوی دەمێ گریمان سی دەدەمێ ئەفۆن کارێکتەرە ناسین کۆتیشن، بەڵام کەمێک جوانی بکەم بۆ ناوسی ئاوتێک دەنووسم دەڵێم ئەمڕۆ چی بخۆم پرسیارە دەکەم وایانە ئەمڕۆ چی خۆم نازانم چی بخۆم، ئەوەش پێشنیاری خواردنەکەم دەکات دەریکاکە جان تاوەکە حەزەکەم ئەو خواردنەی بخۆ. بۆیە ئێستا گەر بێت و پرۆگرامەکەم ڕوان بکەین ئێستا پێشنیاری چمرە دەکا بگومان ئەمڕۆ چی خۆم دەڵێت چاکلێت کیک تام جوانتریش بکەم بڵێم چاکلێت کیک بخۆ. باشە شواز بێگومان ئەگەر هیچی نەکەیت ئەگەر ئەیبی ئاپڵە ئەگەر بیبی بەنانەیە
سیبی چاقڵکێکە و تاقیمان کردەوە ئەگەر هەرێک لە پیتەکانی تر بێت هەشت کارێکتەرێکی تر بێت ئەو کات دەڵێت چی دەڵێ کەباب بخۆ کەباب دڵی کەباب لە هەم باشترە ئۆتەمڕۆچی بخۆم کاکە دەرێ کەباب بخۆتەوە ئەمڕۆ دەبی کەباب بخۆم پاشا بۆ شێوازە ئێستا ئێمە بە سەرکەوتی توانمان بەکاری بینیم بەڵام وای دابنێ ئێستاکە گریمان ئێستا لە بڕێگومان لە پرۆگرامێکی گەورەدا تۆ یەک سی پلس فایلت نییە وایانە کۆمەڵێک فایلی CPPت هەیە پاشە ئێستا ئەو فایلی CPPمە ناوی هێدر فایلیان دۆ CPP لاوانەی ئەوەی تو ناوی مین CPPB یاخود هەر ناوێک من باقەستەوە ناوم پێداوت کە مۆزوعەکەمان لەسەر هێدر فایلیە باشە گریمان دەتەوێت ئەو فۆنکشنە لە چەندەها شوێنی دیکە لە چەندەها فایلی دیکەی C++ دۆت ئەکستنشنی دۆ CPP بەکاربینیەوە وانە ئەو کات دەبی چی بکەیت پێکمان لەوانی برەی ئەوان هەمووی کۆپی دەکەم بۆ شێوازە هەرێک لە هێدرەکە و دیفنیشنەکەی لەرێک لە فایلانە کۆپی دەکەم لە خۆن بەکاریان دێنم بەخۆ ئەگە بێت وها بکەیت نەخێر ئیرۆڕت پێدەدا لۆ لەبەرەوەی ئەتوکە پرۆجەکتەکەت هەیە تاوای پرۆجەکتەکەت کۆنێکشنیان لە نێوان هەیە و لە کۆتاییدا فایلێک بەرهەم دێنین بە ناوی .exe کەەوە executable ئەکسشنەکەی .exe کات executable فایلە توانین ڕەنی بکەیت و بەکاری بهێنی بەڵام ئەویان ئەو لە کۆتایی بەرهەم دێتن ئەویش بریدە پێک دێتن لە پێکهاتەی چەند فایلێکی دیکە باشە چکە کاتێککە کۆمپایلەر وتمان لێرە بە شازە کۆمپایل دەکە پاشان هەوو پرۆگرامە ناو فایلی CPPیانە بەیەکەوە سیپلاسەکان چی دەکات بەیەکەوە کۆ دەکاتەوە و اینجا لە کۆتاییدا پرۆگرامێک بەرهەمدێن لە کۆتایی دەگا و .exe و کەوا بە بڵین لینکی نێوان هەمیانە واتە لینکینگ ڕۆ دەدا پێگەتە پرۆسی لینکینگ ستەگە لێرە فایل یاخود بێمە view solution explorer control ws بۆ شێوازە ئەگەر تۆ بۆ شێوازە لە دیار نییە ئەوە پرۆژێکتێک نیو دروستکە و اینجا وەرە solution explorer چ لە view ئەگە دیار نییە وەرە view وەکو من دیاری بکە بەو شێوازەکو دەبینی ئێستا چەند فۆڵدەرێکمە هێدر فایل سۆرس فایل ئەریک لەوانە ئەمەش نای پرۆژەکەم کەەوە ناوەکەم لێناوە سۆرس فایلەکەم ئۆتاها ئەوە .cpp ئەکستنشنی واتە فایلی C++ ئەدێگت کۆمەڵا فایلی C++ هەبێ لە هەمیان دەمەوێت فەنکشنی پێشنیاری خواردن بەکاربهێنم وتمان مۆزۆی کۆپیکردنەکەی نابێتن ئیرۆرت پێدەدا ئەگە بش بێتن وا پێشنیار بکات و 100 فایلت هەیە لە هەمیان دەچی بۆ شازە کۆپی دەکەی ئەدێگە 100 فەنکشن هەوو لە هەمیان تێ بەکاری بینیەوە ئەو کات چ لێ دێ نابێت وایە شێش زۆر زەحمەتە و قڕت بەسەری دەبێت بۆیە ئێمە چیمان هەیە مۆزۆی هێدر فایلتە گۆڕێ هێدر فایل ئەو کێشەیەمان هەمووی لە بۆ چارەسەر دەکە و ئیشەکەمان زۆر لەوە باش و خاوێن دەکاتەوە ئەویشەوەی هێدر فایل ئەتو تاوان ئەکستنشنی هێدر فایل بریتی لە .h ئاستا C++.cpp بەڵامی هێدر فایلی .h واتە هێدر فایل بۆ شێوازە وەکوتمان ئێمە کەستم هێدر فایلی خۆمان دروست بکەین چۆن پێک دێ لە چ پێک دێ لە فایلێکی .h وەروە فایلش کەشت پێویست دەبی کەوا .cpp لە فایلی .hەکەی ئەتوستەکەی دێ هێدرەکانی فەخشنەکان هەموو لێوە دەنووسی وەڵام لە فایلی .cppەکەی تەنها دیفنیشنەکانی فەخشنەکان دەنووسی با بڵین لاشەکانیان لاشی فەخشنەکانت و دواتر هەریەک لە فایلەکانی CPP بەکاری بینی و بە کەیف خۆت بەکاردێنەوە بۆ ئەم شتە سەگەر تێناگە کێشانی ئەستا بەکاری دێنی زۆر جوانی دێن ئەوەی دەگۆڕین ئەو پێشنیاری خواردنە وەکو هێدر فایل بەکارێدێنین چۆن لا ئێوەستریم من سیات بەکاردێنم چۆن هێدەری ماث فەخشنی پاو بەکاردێنم بەو شێوازە ئێستا دێمە شتەش دەکەم واتە کەستم لایبرەری خۆم یاخود با بڵین کەستم فایلی خۆمان دروست دەکەین بۆیە لە هێدر فایل لە فۆڵدەری هێدر فایل ڕایت کلیک بکە و لە پاشان ئاد و لە پاشان نیو ئایتم دابگرە و لێراندا ڤیژۆڵ C++ سلێکت بکە اینجا لێراندا کۆمەڵە فایلێکت پێ .extensioni .hمانەیە .hەکە هێدر فایلە و ناوەی بدێ بەکەیف خۆت یاخود من نای لە دێنم فود ئمە لەسەر خواردن نیە پێشنیاری خواردنمان لەوە دەکە بۆیە لە پاشان ناوەکەم دایە ئادی دەکەم و ئێستاکەوەکو دەبینن لێرە بای دێفڵ نووسراوە هاش پرۆگنا پراگما وەنس دواتر باسیەوەی دەکەن کە ئەویشی چیەوە شتێکی بەسیتە باشەوە دێم لە سۆرس فایلەکانم لە سۆرس فایلەکەم لێرەش کرات کلیک دەکەم کە ئۆڕەدی دانەیەکم هەیە مینەکەم هەیە نیو ئایتمدا دەگرم لێرانش ئایتمێکی نییە بەڵام لێراندا C++ فایلێک زیاد دەکەم و ناوێکی لێدرم بۆ نمونەوە تایبەتە بە فودەکەی هەر لەسە فودیە
بۆیە هەمان ناوی لێ دێنێ دەنووسن food.cpp لەبەرچی واتە هەر بتێ هێدر فایلێک دروست بکەی پێویستت بە فایلی C++ و فایلێکی .h دواتە .cpp و .h هەیە لە .hەکەدا دێن چی دەکەین دێن باڵێن هێدەرەکانی فەنکشنەکانم دەنووسم مێتۆدەکان بۆیە ئێستامە چ دەکەم کەتی دەکەم کۆنتڕۆڵێکس دێ بەمە ئێرە لێرانی دادەنێم پاشە و هەروەها چی دەکەم لە پاشان دیکلڕیشنی باڵێن دیفینیشنی فەنکشنەکەم لاشێ فەنکشنەکەم دێم لە ناو کام فایلی دادەنێم .food.cpp یاخود گەنە دۆزیەوە یان لێ قەپات دەستت پێکە ئەتوانین لێرە بهینیەوە سۆرس فایلەکەوتە food.cpp دەبڵ کلیکە دەستە food.cpp دەبڵ کلیک لەسەوەی بکە دەستە هێدەرەکەی یاخود لە هێدەر فایلەکان کە یەک هێدەر فایلی .h هەیە بەو شێوازە باشە من لە وتمان لێرانە لە food.h هێدەرەکانی هەرچی فەنکشن هەیە دەیکاو دەمێ بەکاری بینمە لە شوێنی تر بەکەی خۆم لەر فایلێک لێرە دەنووسم وەروها بادەکانیان لە ناو food.cpp دەنووسم باش ئێستا من بادەکەم نووسی بە شێوازە مینیشتیا بەکار ناینن چکە مینەکە لە ناو ئەو پرۆگرامی سەرچین بەکاردێنی فایلی سەرچکار دەێت سە بێگوان ئیرۆرمانێت چکە نایناسە دەرەوە دیفاین نەکرا بەڵام ئێستا کێشە چارەسەر دەبێت باشە لێراندا لە food.cpp هەتا کۆنێکشن دروست بێت لەگەر فایلی .hەکەی هێدەرەکەی پێویستم بە بەکارهێنانی چیە hash include و لە پاشان ئەگە دەربە لەجاتی ئەوەی بنووسم نیشانی بچووتر گەورەتر وتمان بچووتر گەورەتر لە بۆ ئەو هێدەر فایلانەیە کەەوە ئۆڕدی ئەگزیستن لەگەر کۆمپایلەکەی خۆیان هەنا بەکاردێت بەڵام لە بۆ ئەوەی کەستم هێدەر فایل نێوان دەبڵ کۆتیشن دەنووسێت لە پاشان ها خۆی ناوەکان بۆ دەهێنێ وتە یەک دانەمەیە food.h هێدەر فایلەکە دەبڵ کلیک دەکەم بەڵێن دەهێنم بزانە ئێستاکە من include چ بکرد food.h کرد بزانە ئیرۆڕەکەش نەما بەو شێوازە ئێستاکە ئەمە کاکەمی کاتویست بۆیە سەر تا سوور بوو تا ئێستا بەکارم هێنا با بزانین ئێستا دەتوانین بەکاری بێنین لێرە هێدەر فایلەکە بزانین ئیرۆڕەکەمە بەڵێوەکو دەبینی هەشتا ئیرۆڕەکەمە هەوکاری ئەمە چێ لەبەرەوەی ئێستا لێرەێکشی ترم پێویستە ئەویژەوە بنووسم hash include چۆن من لە بۆ بەکارێنانی cout ئاسترم هێنا ئێستاش لە بۆ بەکارێنانی پێشتانی خواردن دەبێ hash include و لە پاشان ئۆتۆماتیک دابڵ کۆتیشنی ئاگادار بە هەڵە نەکەی لە بۆ کەستم هێدەر فایلی خۆت بۆیە food.h بەکاردێنم بۆ شێوازە ئێستا ئیرۆڕەکان لەماوە گەربێت و پرۆگرامەکەمان خۆنە خواستە ڕەم بکەم ئێستا کەش دەیبینی کەوە بۆشە بۆ بزەبت و پێشتیش دەکەم ڕۆچی بخۆم بۆ من کەباب بخۆ هیچ کێشەیەکی نیە و زۆر خاوێنتر پرۆگرامەکانم و چەند مێنی دیکەم هەبی پرۆگرامیجیەکە ئەتوانم بێگومان دوبار ئەوە بەکاربێنم باش ئێستا دێنێکشتی تر دەکەین فەڵگیریمان دەمانێت فەنکشنێکی تر زیاد بکەین بۆیە دێم لە head.hەکەی extension.hەکە هێدەرەکەی دێم تەنها هێدەری فەنکشنەکە دەنووسم بۆ فەنکشنێکم دەمەوێت چی بکە بۆ لە بۆ پیتزا recipe باشە بۆ شێوازە وەل پاشان دێم ئەم هێدەرە کۆپی دەکەم با ئەمە بشارینەوە جارێک پێویستان بەوە نییە لە پاشان ئەمە پێیز دەکەم و لێراندا کۆتیشندادەم بەدەکەی ئەو فەنکشنە بنووسم بۆ شتێکی بەسیط دەکەم دەمەوێت تەنها چی بکەم بۆنە cout دەڵنووسم بۆ دروستکردنی من نازانم چی پێویستە بزەبت بۆ دروستکردنی پیتزا پێویستت بەمانەیە بۆ منە بەمانەیە سێ نۆقتە هەتا دوایی بۆ شێوازە بەڵام گەلێرە سەرکەین ئیرۆڕێکمانەیە لۆ لەبەرەوەی وتمان لە بۆ بەکارهێنانی cout پێویستان بە چیە پێویستان بە هێدەر فایلی ئۆڕێدیکەوە هەیە ئەویش بریتێ لە iostream پێویستان بە iostreamە و هەروەها پێویستم بە بەکارهێنانی stdە من ئەگەر بێت و using namespace std بەکاربێنین ئەو کات هیچ پێویست ناکە تەنها یەک جار دەنووسینەوە بەڵام منەوە بەکارهێنانم وتمان دائیمەنەوە هەر بەکار نهێنی لە هێدەر فایلەکەش تەنانەت بەکار نهێنی من تەنها لە هێدەر فایلەکەم بەکاردێنم ئەم با بڵین لە مین فایلەکەم مین cpp هەر بۆ ئاستانی خۆمەگەنا پێشنیار ناکرێشتێکی باش نییە تەنها کارێکەیە پێویست ناکە بچین ناویەوە لێراندا بۆ چ دەکەم لە ڕاستەخۆ بە احتیاجی بەکاردێنم std : بەو شێوازە بەکارم هێنام ئێستا بێگومانەها من یەک جار food.h دەنووسیاکە دار بە پێویست ناکە چەند جارێکی بنووسێت ڕاستە فەنکشنی دیکەم زیاد کرد بەڵام چەند فەنکشن هەبێت لەناو food.h هەموو دەتوانی بەکاری بینی یەک جاریش دەنووسێ و هاشین کڵتەوە
ئێستا گەرمێ بوونە فەنکشنی پیتزاکەی پیتزا چۆن دروست دەکرێت بۆنە پرسیار دەکەم دەنێم بەڕێزم پیتزا چۆن دروست دەکرێت پرسیارێکی جوانە وەل پاش نەبێتن لاینێکی نوێ وە لێراندا بانجی فەنکشنی گەیساری ڕاستە خۆت دەهێنێت بۆم دەهێنێت و تاپ داگرا دەینووسێت و قەپاتی کەکەوانەکە و دەبرێت مێتۆدا ئێستا ڕانی کە پرۆگرامەکەت زۆر بە جوانی پیشانە دەدا ویش خۆی بە مەزبوطی دەکا ئۆتۆمڕۆچی بخۆم کە با بخۆ بەڕێزم پیتزا چۆن دروست دەکرێت پرسیارم کرد دەڕێ بۆ دروستکردنی پیتزا پێست بە تەرتیبات و ئەو شتانەیە بزانە بۆ شێوازە دەتوانین هەدەر فایل بەکاربێنی یەکشتی ترکەوە لە بیر نەکەین باسکەین لێرە هاش پراگما وەنسمان هەیە لە هەر فایلێکی هێدەر فایلکەوە دروستی دەکەیت .h extension ئەمە چیە ئەمە بای دیفاڵت هەیەکەوە دەنووسێت بۆت ئەوە لە بۆ وەیەکەوە تو تاکید بکاتەوە کەوا تو پرۆگرامەکەت تەنها یەک جار بەکاری دەهێنی ئەو هێدەر فایلی extension .h لە هەر مین CPP یاخود لە هەر فایلێکی CPP دیاریکراو چکەوە لە هەر فایلێکی CPP دا تۆ پێویستە یەک جار هاش ئینکلود بەکاربهێنی نەک زیاتر لێ جارێک بۆ یەک جار بەکاربێنی هەر بۆ وەکرا وەکناوەکەی لە خۆتی هاش پراگما وانس یەکجار بۆ شازە ئەمەش چۆنەتی بەکارهێنانی هێدەر فایلە لە C++دا زۆر سوپاس بۆ سێکردنی ڤیدیۆکە